شاء الله. يك بحري صوز بينم كناوي كركوكا. سلاو كركوك، سلاو عزيزاني كركوك، سلاو شاري بيكوجيان، سلاو قدسي كردستان. خۆشەویستانی کەرکووک، 2 ساڵ پێش ئێستا ئالێرە وعدێکم پێدان، چەند وعدێکم پێدان با بێنمە بیرتان. وتم حکوومەتێک دامەزرێنین کە باوەڕی بە خزمەت بێت، کە ڕاستگۆ بێت، کە ئەمنیەتتان بپارێزێت و کەرامەتتان بپارێزێت و جێبەجێمان کرد. وتمان بەجێتان ناهێڵین، وتمان لەگەڵتانە وەستین و کردمان. وتمان ئەو مەحافزە بۆ گەنە گەندەڵە ئەخەین بە عەرزە و خستمان. ئەڵێم و خستمان. پێمان وتن کەرکووک چەند سەری بەرزە ئەوەنە بەرزترە بێ. پێمان وتن کە کەرکووک زیندووە، کە کەرکووک پاکە، کە کەرکووک بۆ پێشەوە ئەڕوا و گەشە ئەکات و سەیری دەوروبەری خۆتان کەن ئیمڕۆ بزانن کەرکووک چۆنە. ئاخر وعدی کە پێم دان حتا هەندێک لەم هەواڵانەی خۆمان وەیانزانی ناتوانین جێبەجێ بکەین. پێمان وتن کە کوڕێکی کەرکووک لە ماڵە فەقیرەکانی کەرکووک یەکەتیەکی کەرکووک ئەکەین بە مەحافزی کەرکووک و نیوەی دنیا بەرەمبەرمان وەستا و خستمانن بە عەرزە و کردمان. ئەو مەحافزە کە ناوی کاک ڕێبوارە کە یەکێکە لە خۆتان بزانە چی کردووە لەم شارە، بزانە ڕۆحیەتی شارەکە چۆن گۆڕاوە، بزانە چۆن کەرکووکی یەک ڕیز کردووە. کوردەکانمان، عەرەبەکانمان، تورکمانەکانمان، کاکەییەکانمان، کریستیانە عەزیزەکانمان بە یەک چاوسەیری هەموویانەکە، خزمەتی هەموو لایەکەکە. جادەکانمان پاکن، ئاومان هەیە، کارەبامان هەیە، مەکتەبمان هەیە، خەستەخانەمان هەیە. ئەمانە وعد بوو کە ئێمە دامان و جێبەجێمان کرد. بەو بودجەی کە 3 جار پارە هاتووە بۆ پرۆژە ئەمەی کردووە. بیهێنە بەرچاوتان کە ڕێکیە خەینەوە کە بودجە وەکو پێویستێت بۆ کەرکووک ئەوسا چیەکەین لەم شارە پیرۆزە. ئەم وعدانە لەبەر ئێوە جێبەجێ ئەکرێت، ئەم خزمەتە لەبەر ئێوە ئەکرێت، کوڕم نەکەوی بۆ خاتری خوا. ئەمە بە پشتیوانی ئێوە ئەوە ئەکرێت، بە یەک ڕیزیەکەی ئێمە ئەکرێت. ئەوەڵین جارە لەو ڕۆژەوەی کە کەرکووک دروست کراوە کە لە ژێر دەستوری کەرکووک بە مادەی 140 ئەو ئەرزانە تەوزیع کراون. کەی ئەمە ڕووی داوە؟ جوتیارەکانمان حەق و حقوقیان پارێزراوە. کەی ئەمە وا بووە؟ سەیر بکەن چۆن مافی هاوڵاتی بوونتان وەکو خۆی لێ هاتووەتەوە. بزانن چەند شەریکەی ئەجنەبی یەن بۆ کەرکووک، چەند سیاسی ئەجنەبی یەن بۆ کەرکووک، چی ڕۆحیەتێک هەیە لە کەرکووک. ئەمڕۆ هەموو دنیا ئەوێ بیزنس لە کەرکووک بکات. ئەمە
ڕۆحیەتی کەرکووکە، ئەمە یەکریزی کەرکووکە، ئەمە ڕێبازی مام جەلالە، ئەمە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئێمە قووەتی تۆین لە کەرکووک. کەرکووک نەوتە، کەرکووک خاکە، کەرکووک خوێنە، بەڵام کەرکووک چەپکە گوڵەکەی مام جەلالە. پێم وتن کەرکووکەکەینە نمونەی بەیەکەوە ژیان، پێم وتن کە ئەڵێن کەرکووک موشکیلەیە، کەرکووک موشکیلەیە، ئەو موشکیلەیە ناهێڵین. پێم وتن کەرکووکە بێتە نمونەی چۆن هەموو شارێک کە لە عێراق ئەبێ بێوێ وەکو کەرکووکی لێبێ. و جێبەجێمان کرد بە پشتیوانی ئێوە، جێبەجێمان کرد بۆ پێشەوە کەرکووک، هەر بۆ پێشەوە کەرکووک، هەر سەوزبوونی کەرکووک. کوردەکان، عەرەبەکان، تورکمانەکان، کریستیانەکان، کاکەییەکان ئەمڕۆ وەک یەکەژین لەم شارە. پەیامێکی تایبەتم هەیە بۆ عەرەبەکان، بۆ تورکمانەکان، بۆ کریستیانەکان و کاکەییەکان، لە دڵمەوە، لە دڵی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، لە دڵی جەنابی مام جەلالەوە، ئێمە ڕێزەگرین لە ئێوە، ئێمە دیفاعەکەین لە ئێوە، ئێمە شەڕەکەین بۆ ئێوە، ڕێزەگرین لە ناسنامەتان، ڕێزەگرین لە حەق و حقووقتان، ڕێزەگرین لە گرنگبوونی ئێوە لە کەرکووک، چونکەن هەر بە ئەم ڕۆحیەتە ئێمە ئەتوانین کەرکووک سەوزکەین. دەنگی ئێوەمانەوێت لە حکوومەت، دەنگی ئێوەمانەوێت، ڕای ئێوەمانەوێت لە هەموو بڕیارێک کە یەکێتی ئەیدات بۆ کوردستان، بۆ عێراق، بۆ کەرکووک، بۆ ئایندەی کەرکووک. ئێمە هێزی تۆین لە بەغداد. لایەن هەن کە تا ئێستا باسم نەکردوون، بەڵام ئیمڕۆ باسییان ئەکەم. ئەڵێن کەرکووک ڕزگارەکەین بە شەڕ. نەکبەت سەیری دەوروبەرت کە، سەیری کەرکووکە، کەرکووک ڕزگار کراوە. بە دیمۆکراسی، بە یەکریزی، بەم جەماوەرە کەرکووکمان ڕزگار کرد، نە بە فشەی ئاسمانی درۆ. ئێمە لە بەغداد ئیشەکەین لەسەر چەند قانونێک کە حەقی حقوقی هەموو هاوڵاتیەکی کەرکووک ئەپارێزن. نە ئەملا، نە ئەولا، ئێمە کەسیان ناکەینەوە لە خۆمان. ئەمە بۆچوونی ئێمەیە، ئەوەیە کە ئێمە بەقووەت ئەکات لە بەغداد. ئەنجا با بە سەراحەت قسە بکەم، حزبێک هەیە، حزبێک هەیە کە 2 کورسی هەیە لە کەرکووک. پرسیارێکتان لە یەکەم خەڵکی کەرکووک، هەموو خەڵکی کەرکووک لە ڕزگارکردنی عێراقەوە تا ئەمڕۆ ئەو حزبە چی کردووە بۆ کەرکووک؟ تو برایەتیمان، تو سەوزێتی کەرکووک ئەو حزبە چی کردووە بۆ کەرکووک؟ هەر گیرفانی خۆی پڕ کردووە، هەر کەرکووکیان لە بیر چووەتەوە، کەرکووکیان لە بیر چووەتەوە، خەڵکی خۆیانیان لە بیر چووەتەوە لە کەرکووک. بێزیان نەهات بێنە کەرکووک، بێزیان نەهات منافەزەیەکی وا بکەن لە کەرکووک بۆ کاندیدی خۆیان، بۆ خەڵکی خۆیان، نەیان وێرا بێن بۆ کەرکووک. هێشتا ئەڵێن ناتوانن، کە وتت ناتوانین یعنی کردمان.
ئەیانەوێ هەرێم بڕوخێنن ئێمە هەرێمە پارێزین ئەیانەوێ پارتی بڕوخێنن کوڕەکە ئێوە بڕوخێنێ برا حەقمان چییە بەسەر ئێوەوە جارێ یەکێک بهێنێتە بیریان کە 2025 ئەو قسانە هی ساڵێک پێش ئێستا بوو نەبەت لایەنگرانی هەموو حزبەکان خەمتان نەبێت ئەوان ئێوەیان ناوێت ئێمە ئێوەمانەوێ ئەوانە ترسن بێن بۆ کەرکووک ئێمە ناترسین کەرکووک ئەوانی ناوێ کەرکووک ئێمەی ئەوێ ئێوە ئێمەتان هەیە ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستانتان هەیە ئێوە حزبەکەی تێکۆشەرەکان و مامجەلالتان هەیە ئێمە لەگەڵتان ئەوەستین ئێمە لەگەڵ هەموو کەرکووکیەکان ئەوەستین ئالێرە لە ناو شاری مامجەلال لە ناو شاری بە یەکەوە ژیان لە ناو قودزی کەرکووک مامە مامە نەبافڵ دەست خۆش ئێمە قووەتی ئێوەین لە بەغداد بێجیاوازی تەلەبەکانی کەرکووک ئەبێ بە کوردی بخوێنن تەلەبەکانی کەرکووک ئەبێ بە کوردی بخوێنن ئەمە حەقی خۆیانە لە دەستوری عێراقا کوردی زمانی ڕەسمی عێراقا ئەیان هێنینە بیریان ئەگەر لە بیریان چووە و قەت قبوڵی ناکەین قەدرمان لێ بکەن قەت قبوڵی ناکەین جیاوازی بخەنە ناو خەڵکەکانی کەرکووک نە لە ڕێی دینەوە نە لە ڕێی نەتەوەوە نە لە ڕێی زمانەوە ئێمە قووەتی ئێوەین لە بەغداد مامۆسایانی عەزیز تا ئەمڕۆ معاشی ئێوە لە کوردستانەوە دێت ئێمە هەوڵە دەین سیستمێکتان بۆ دانین کە ڕاستەوخۆ لە حکوومەتی فێدراڵەوە معاشەکانتان بۆ بێت تا ئەموو ئەو گەمە نەکا بە ژیانی مامۆستایان هەدەفی ئێمە وازەحە کەرکووک بە قووەتەکەین بە قووەتی ئێمە لە بەغداد هەر لە بەغدادەوە ئێمە ئەتوانین خزمەتی کەرکووک بکەین وەکو پێویست بیزنس بهێنین بۆ کەرکووک وەکو پێویست کەرکووک گەشە بکات وەکو پێویست کەرکووک بە قووەتتر بێ وەکو پێویست ئێمە بە قووەتکەن لە بەغداد ئێمەش کەرکووک بە قووەتەکەین لە بەغداد زۆر باسی کەرکووکمان کرد و زۆر باسی کەرکووک ئەکەین بەڵام لێرە ئیجازەم بن پەیامێکم هەیە بۆ هەڤاڵەکانمان لە دووسخورماتوش سەوزە مەلا کەریم لەبیر نەکەن داواکەم لە هەموو کەسی دووس سندوقەکانی دووسخورماتوش سەوزکەن کادریانی یەکێتی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەشی پەیامەم بۆ ئێوەیە کە سوکاری شەیدان کەمەندامەکان زیندانە سیاسیەکان پێشمەرگە عەزیزەکان سەرکەوتنی ئێمە سەرکەوتنی ئێوەیە ئەو سقەی کە ئێوە هەتان بوو بە ئێمە وای کرد یەکێتی ئەمە بکات کە ئێوە ئەیبینن لە کەرکووک ئەو هێزەی هەبێ لە بەغا کە خەونی ئێمە بووە هەمان بێ دوای نەخۆشکەوتنی مامجەلال و جەنابی کاکۆسرەت و هەموو تێکۆشەرەکانمان ئەمڕۆ یەکێتی لە هەموو حزبێکی تر یەک ڕیزترە ئەمڕۆ یەکێتی لە هەموو حزبەکانی تر گەشبینترە و ئەمڕۆ یەکێتی خاصەتەن لە کەرکووکی پیرۆز لە هەموو حزبەکانی تر بەخواترە پشتیوانی لیستی یەکێتی بن دوو پشتیوانی مەحافزەکەتان بن پشتیوانی شارەکەتان بن
ئێمەش پشتیوانی دەنگی ئێوە ئەبین لە بەغداد و لە هەموو دنیا. ئێمە یەکین، دڵمان یەکە، بە یەکەوە ڕۆحیەتی جەنابی مام جەلال بە زیندویە هێڵینەوە. ڕێبازی جەنابی مام جەلال ڕێزی لێ ئەگرین لە هەمووی گرنگتر لە کەرکووکێکی یەک ڕیز بەرنامەی جەنابی مام جەلال بۆ عێراق و بۆ کوردستان ئیشەڵڵا جێبەجێ ئەکەین. ئێمە قووەتی ئێوەین لە بەغداد، ئێمە قووەتی ئێوەین لە بەغداد، ئێمە قووەتی تۆین لە بەغداد. بڕۆن سندوقەکانمان بۆ سەوزکەن، ئیسباتی کەن کە یەکێتی کێیە، پیشانیان بن کە یەکێتی چییە، بزانن ئێمەش بۆ ئێوە چیەکەین. زۆرمان دوومان کردن، زۆر بەخێر هاتن، سەرسەرمان و سەر چاومان. کەرکووک، کەرکووک، کەرکووک!